سڵاوتان لێبێ ئەم کاتە و هەموو کاتێکتان باش لە پرۆگرامێکی نوێ ژەمی ڕەمەزان گەڕام وڵاتان ئەمڕۆژ خواردنێکی نوێ و میوانێکی نوێ میوانەکانی ئەمڕۆم لە شاری کەرکووکی خۆشەویستەوە هاتوون خاتونێکی پێشکەشکار لەگەڵ هاوسەرەکەی خێزانێکی جوان بەخێربێن ئاواتگیان کاک عومەر فەرموون بەخێربێ باشی دڵەکەم ئێرەوە بەخێربێ چۆنن وەزعتان کووە بە هەولێری لەگەڵ ڕۆژوات چۆنن توریتانە برسیتانە برسی من تینومە بێ دایمە من هەردووکی هەردووکتان باشە ئەمەوێ بچمە باسی خواردنەکە و باسیکەین کە ئەمڕۆ چی دروستەکەین ئەم خواردنێکە تایبەتە ئەم خواردنێکە تایبەتە بە شاری هەولێر توچمەی پێ ئەڵێن بە برنج و کەرەوز و گۆشت و باینجان و کولەکە و بیبەر دروست ئەکرێ و هەروەها خیاری تێ ئەەکەن و ئەوە یعنی ئەتوانی دایبنی ئەتوانی داینەنی من ئەمڕۆ خیاری تیا بەکار ناهێنم ئەجا پێم بڵێت ئەم خواردنت خواردووە خواردومە دروست کردووە نەوەڵا بەس خواردومە ئێتۆ خواردوتە وابزانم باش ئەمڕۆ دروستێکین پێکەوە هەر سێکمانی خۆین بە زایبە پێم بڵێن خۆشە یا خۆش نییە منیش هەر یەک دوو جار خواردومە ئەجا ئێستا خۆتانم پێ بناسێنن قسم بۆ بکەن سێری کامێراکەن من ئاوات پێشکەشکاری کەناڵی ئاسمانی کەرکووکم بڵێ خۆشحاڵم کە لە پرۆگرامەکەت باشدا قوربانە بم بەخێر بێ سپاس دەکەم مەرگیان ناوی عومەرە بڵێ چیتر چەند ساڵ هاوسەرگیریت کردەوە بۆمان باسکە 4 ساڵ هاوسەرگیریم کردووە بڵێ و تقریبا بەرزە ساڵەکە تەمەنت ناڵێ احتیاجە چەند ساڵی چەند درێژبەی تو ئاوات تەمەن لە ئافرەتە پرسرە حەز ناکەی دای پرۆگرام پێم وڵێ باشە ئێستا کاک عومەر ئەبێ زەڵاتەکەمان بۆ دروست بکات باشە ئیشم ئاسانە نییە بڵێ خراپی سکو دڵت دێ باشە با چەقۆیەکیشە بەمێن اینجا بۆم باسکەن لە ماڵەوە ئیشەکەن پێکەوە ئیش ناکەن ئاوات یارمەتی تەیە یارمەتیمەیە وەڵا زۆر نەوەڵە چی بۆکە قاپەشوە نەنە قاپ ناشوە ئەشوا جل هەڵە جاروە جلەکە لە قەسالەکەت کوژاوە تۆ دەریەکە قاپیەکەیە کاتەوە خواردن لەگەڵ دروستەکە بەجددی زۆر خواردن لە ماڵەوە دروست ناکەینێن چونکە دایم لە دەرەوەین وەڵا بڵێم چی بڵێم دلیڤەری مۆدێرنن ئێوە خواردن ئەکەین بەڵام زۆربەی کاتەکانمان لە دەرەوەیە باشە لە ماڵەوە دروستەکەین تقریبان سەفەریە پێی ناخۆش نییە کە خواردن دروست ناکە یا فریا ناکەوی چونکە ئازانە فریا ناکەم ناگەر لە ماڵم دروست دەکەم باشە بیری خواردنەکانی ناکەی و نەخواردن دەرەوە خۆی بارە وەڵا بەڵام ترسی بکەینەوە بۆڵە بۆڵیش ناکەی بارە وەڵا بۆڵەکەین زیاتر باشە پێم بڵێ ناخۆشترین خواردنی چییە بابا مەراقی شۆربە هەروەکە شۆربا دروست دەکەم حەزلی نییە شۆربای چی دروستەکەی تێکەڵاو ئێستا سوپێکمان بۆ ئاماداکەی بەدڵی خۆتە ئەوڵێ بێزار بووە لەبەر خاتری تۆم ڕۆ سوپ ناکەین باشە بزانسم باشم حەزی پێی نییە ئێستا بچینە لای بەنجان و کولەگەکە اینجا پێم بڵێ ناخۆشترین خواردنی چییە شۆربە زۆر دروستێکە بەڵێ ئەو لەبەری ئاسانە حەزرێتی ئەمڕۆ سوپێکمان بۆ دروستەکەی بەدڵی خۆتان باش تۆ سێڵی بۆمان دروستکە هزار بۆ داماوە بێتە ئێرەش لە مەتبەخە ژەر سوپ باش ئەمڕۆ سوپ دروست ناکەین خواردنەکەی ئەمڕۆمان جیاوازە بە حکمەوەی ئێمە کەرکووکین ئەم خواردن لای ئێمە نییە جا پێم خۆش بوو بە سێ کەرکووکیەوە خواردنێکی هەولێری دروستکەین وەنیە ئاوات گیان من برنجشتەکەم حازر کرۆ بەس باینجان و کولەکەم بۆ حازر کە بەڵێ ئەمە باسی ئەو برنجە بکەم دۆشای تەماتەم بۆ بەکارهێناوە ناوی کولەکە و ناوی باینجانەکە و کەرەوز و گۆشتم بۆ ورد کردو و تێکەڵم کردووە تۆزێک گۆشت و کەرەوزەکەشم ماوە بەڵام ئێستا برنجەکە ئامادەیە بەشی 3 نەفەری خنجیلانە دروست دەکەین اینجا ئەوانە مەگەر بۆ پاکەی
زەڵاتە ئەزانێ چ خۆیلێنی ئازانێ چ خۆت بێنم ئەزانێ ئازانێ باش ئەوەنی ئیشی پێ کردو ئەڵێ ئەزانێ جا من قاپێکی زەڵاتە بێنم دەستخۆش بیت ها ئەمڕۆ من ئاوا ئەوەستم و میوانەکانم ئیشەکەن و منش پرسیارەکەم ئیشت خۆشە وەنیە باشە ئاوا چەند ساڵە لە میدیا و پێشکەشکاری و 2 ساڵ 2 ساڵە بەڵێ سەرەتا چۆن بوو بڕیارەدابی بە پێشکەشکار سدفە بووەڵە سدفە بوو ئاراوەڵە سیڤیم بۆ شوێنێک تەقدیم کرد ئیتر لەو شوێنەوتیان پێویستمان بە پێشکەشکارە بەڵێ واگەر بیکەیت منیش حەزم پێ بخۆم بەڵێ تر دەستم بە ئیشەکە کرد کاک عومەر ڕێگرت نەبوو نانە زۆر خێزانەکەی هیچ کێشێکیان خێزێنی خۆت کێشیان نیە دەوروبەر سەرەتا کەمێک قسەیان کرد بەڵام ئەو شتە خۆیان ڕاهاتن لەگەڵ جۆ سەرکەوتوو بیت قورس نییە دایکایەتی و ماڵ و پێشکەشکاری پێکەوە وڵی قورسە بەڵام هاوسەرەکەم یارمەتی مەدات بڵێ واو شوێنێک کە کاریشی لەکەم زۆر هاوکار من خوالێکتان نەکاو هەر بەردەوام بن شەڵا بە هیوای سەرکەوتنی زیاتر پرۆگرامی پێشکەشەکەی پرۆگرامێکی تایبەتە بە مانگی پیرۆزی ڕەمەزان پرسیار و وەڵامە سەرکەوتوو بیت حەز لە چ جۆرە پرۆگرامێکە زیاتر حەزم بە پرۆگرامی مەدانیە دەرەوە دەرەوە و بەڵام لە ئێستا پرۆگرامی نێوستۆدۆم هەیە زۆر باشە سەرکەوتوو بیت ئەجا باسم بۆ بکە لەگەڵ چ خواردنێکا زۆر باشی دۆڵمە دۆڵمە زۆر حەزم پێێتی ئەگەر هەموو ڕۆژەکان دۆڵمە بخۆم بێزار ناب ئافرەتەر وایە مشکلی دۆڵمەی نییە نەوەڵا زۆر باش ئەوش حەزی پێێتی دۆڵمەی سوور دروستەکەی یاسپی سوور دایکم حەزی بە دۆڵمەی سپی و دۆڵمەی سپی دایکم زۆر خۆشە بەس من حەزم پێ ئەی بەبوت زۆر ئەی خۆم من حەزم بە دۆڵمەی سپی هاتی بە منەڵی دایکم دۆڵمەی سپی خۆش لێنێ ئەوە قەرزاری ئەبێ منجڵێ دۆڵمەی سپین بۆ بێنی جا دۆڵمەی کەرکووکی باسنیە حەلی نییە باشە عمەر قەت بۆ یاپراخێک بکاو هیچ خۆش نەبێت هەبووە هەبووە ئەوە بۆ ناڕازی لە خواردنەکانی ینی خواردنی خۆشە بەڵام هەموو خواردنەکە زانێ زۆری خواردنەکان نزانێ بەڵام جار وایە تر هیلاکە شتێکە ینی ئاگای لێ نەبووە مەکەی تامەکانی دۆڵمەم کرد سوتا بووەوە ئەڵێ تووڕە نەبوو نانە باش ئێدە باشە هادە دیارە هەستەکەم باشە ئەجا پێم بڵێ ڕۆژانە بۆ نمونە چۆن ڕۆژەکەتان بەسەرە بن لە ماڵەوە لە کارن مناڵەکەتان چی بە حکومیەوەی ئێستەمانگە ڕەمەزانە و تا هەڵستین لە خەو ئەتر ئەبێ بچم بۆ داوام بڵێ تاکەم ئەویش لێ لەگەڵتا هەنێ جار بەڵێ ئەگەر ئەویش نایە مناڵەکەت بۆ گرێ مناڵەکەم ئەبم لەگەڵ خۆم ئەیبی لەگەڵ ئەیبم لەگەڵ خۆم ئەی ئافرین بەڵێ نمونەی دایکێکی باش خانمێکی سەرکەوت و بەردەوام بە ناڵەکەم کۆرپێ ئێستا دڵم نایە لە هەموو شوێنێک جێ بەڵێ باشە ئیزعاج ناکا لەسەر ئیش هیلاکومان و ناکە باشە هاوکار من ئەوانەی کەناڵەکە زۆر هاوکار باباسی نەکەم نایدەمە بە چاتە بە جەماعەتی ئێمەژەهان لە پشتی کامێراوە هاوکاری مناڵەکەتنوە نیە دەستیان خۆش بێت قوربانە بم باشە ئێستا چی بکەین ئێستا کولەکەکەم پاک کرد باشە باینجانەکەش ئەەکەی باینجانەکە ئەمەش قاشەکەین بۆ کولەکەی قاشەکەین بۆ شلەکەی باشە بیبەرەکەش دانێکی قاشەکەین و دانێکی ئەبێ برنجەکەی چاکەین باشە مەر ئەگەر ئاوات لە ماڵەوە نەبێ خواردن حازرێکی بۆ خۆت وەڵا کەم جاروێ ناخۆمیانچم لە دەرەوە خوارد ناخۆم لەبەری تااقەت نییە بەڵێ هەر بەزدی من زەڵاتەم داوە پێی خۆ بێزار نەبووی بڕۆیتەوە بڵێ وڵی زیزە زەڵاتی پێکردم لە پرۆگرام حەسم پێ یادمەتێن لە ماڵە خواردن بۆ خۆت دروستەکەی کەم وەڵا ئەگە ئەو لە ماڵەوە نەبێ زۆر دایان شتێکی بەسی دروستکەمیان ژەگەر یان ناخۆم جاروا بۆ نانم نەخواردووە ئەیلەوە دروستەکە ناچاڕێمی کردوە چاڕی توی کردووە ئەگەر تۆ نەیتەوە لە ماڵی باوکردبی بەتەنیا ناڕەمە ماڵی باوکم بێکەوەڕێ ئەگە بڕۆن پێکەوە ڕۆن ئەی ماشەڵاتان لێبێ بۆ ماڵی باوکی ئەوە چن بۆلای کامیان زۆرترە ڕۆن وەڵا هەردووکی نزیکن لێمانەوە جا اینجا پێم بڵێ خواردنی ئاوات یا هی دایکت خواردنی هەردووچیان بەڵام هەر کەسە خواردنی خۆی هەیە نه
ئەبێ پێم بڵێ خواردنی دایکی دیایی ئاوات ئەماندا بە شەڕازیزە نا من حەز ناکەم کەس بدەم بە شەڕە خوا هەڵ ناگرێ من وام بەس حەزەکەم پرسیار بکەم ئاوات وەڵڵا دایکت پرۆگرامە بینێ ئاوات دایک هەفتە بەقسەم کەنە ڕۆی نازینە ئینشاڵڵا باشە دەستچاوی ئاوات خۆش بێت حتمما ئاوات خواردنێکی خۆش یاخود هاوسەرێکی باشە بۆیە ئەوەنێ خۆشی ئەوەی دڵخۆش ماهاتان بینم سپالەیەکتان نەکات ئەجا ئێستا چی بکەین گشتە چی وەڵام من تەماتە و خیار و هەموو داوەتە سەری ئەو لە ئێمە سەریعترە ئاوات خێراکە ئەو تەواوی کرد بانجان و کولەکە و بیبەرەکەم ئامادە کردووە باشە ئەمان لەت ئەەکەم بۆ شلەکەی لەگەڵ کولەکەیەکە باش ئەجا ئێستا ئەمەوێ بپرسم هاوسەرەکەت لە میدیا و لە هوەرانیە قورس نییە ئەو شتە بۆ تۆ باش باشە هیچ هاوکار ئاستەنگێکی تیان نییە تا ئێستا زۆر باش بووە لەخوا بە زیاد بێ هەر بەردەوام بن باشە کە بۆ نمونە لە ئیشێکی کە لە پشتی کامێراوە ئەوەستە سیرتەکە هەستە چۆنە زۆر دڵخۆشە زۆر دڵخۆش پێکەنین جاری وایە زۆر پرۆگرامایان لە زۆر شتا بووە خستومە تێپەکەنینەوە ستی پێکەینەوە بۆ تۆ جەو نەبووە نەوەڵا بۆ سەبەر وای زانیوە بزانانی جەوم نەبێ بەڵام بەڵێ منی خستۆتە پێکەنین باش یەکەم پرۆگرامی خۆت بینی تەلەڤیزیۆن هەست چۆن بوو لایڤ بوو ئۆکەی بۆ کاتە نەبینی دواتر ڕۆژمەوە سەیرم کردەوە چۆن بوو هەست خۆش بووی دڵخۆش بووم بەڵام دیار بوو کەمێ قەلەقیم پێوە دیار بوو بەڵام سپاس بەخوا باش سەرکەوتووی ئەی تۆ هەست چۆن بوو کە بینیت وەڵاهی پەمەی بوو پەمەی بوو هەستی ئەوە نەبووە ها پڕخورگی لە گریانە بێ ئەوها سەیریەکەی ئەو هەستەکان نادروستە بوو ناشتیوانە باشە یەک مناڵتان هەیە نیە چەند ساڵا و سەرگیریتان کردووە 4 ساڵە باشە لەگەڵ سەیران و سەفەرکردن و گەڕان و ئەوانە چۆنن زۆر باشین هەر پێتانەوە دیارە کەوتان زۆر لە ماڵە خواردن دروست ناکەین حتممە نەبێ لە دەرەوە و لە سەیران و هەر مەجای گەڕانی دێبێ لە گەڕانین وەنیە بەڵێ ئەوە لە ماڵەوە دەوام نەبین ئەچین بۆ شوێنەکە ینی حەزەکەین هەموو شوێنەکان بگەڕێ ئێستا کێ گەڕاون هەموو گەڕاون کوردستان زۆر بە شوێنەکانی نەورۆز سەیرانتان کرد نەورۆز ئاواڵە لەگەڵ ماڵی خەزۆرم دەرچوین لەگەڵ ماڵی خەسوورت خواردنتان دروست کرد یاخراخمان ئەو هیچی نەکرد ئەو ئێوارەکەی تر خەریکیەوە ئەو چی خواردنی ئێوارەیان دروست ئەوان خواردنی ئێوارە خۆی دایمەن لە سەیران ئافرەتەکان خواردنی نیوە ڕوو نازان بۆ وایە بۆ بەعادەت پیاوەکانیش خواردنی ئێوارە ئەم نەورۆزە باران بوو زۆر خۆش نەبوو یەکەم ڕۆژەکەی باران بوو بەڵام ئەمە کۆتا نەورۆز بوو کە بیکەین چکە تا 4 ساڵتر نەورۆزە چێتە ڕەمەزانەوە ئەبێ بۆ بەربانگ بچین بۆ سەیران ئەم ساڵش وازم یەک دوو ڕۆژی شێمی نییە ساڵ بێتەوە نە ئەمێنێ ئەمێنێ هەر خۆش مژدانەبی چکە نەورۆز سێکە ڕەمەزان خۆشێکی تایبەتی دێنەوە حسابی ساڵێکەشمان کردو نەورۆز تایبەت خۆشێکی تایبەتی هەیە ڕەمەزانیش خۆشێکی تایبەتی هەیە اینجا ئەم ساڵ هەمووی چۆتە پاڵێکەوە بەس دوابزانام ئەم ساڵ هەفتێکی بین بوو دەڕۆژی بین بوو ساڵی داهاتوو شەڵات 3 ڕۆژی بینە ڕۆژی بینەبێ زۆر باش ڕەمەزاندا زۆر باشە کێشەمان ڕۆژەکەی دەرەچین وەنیە باشە من ئەمەم تاوا کرد ئەوە تاوا کرد ئێستا دەست پێکەین زەڵاتەکەی عمەریش خەریکە تەواو بێ بەس من ئەمە پێتان بڵێم پرسیارم بۆ ئامادەکردوون ئێستا ئەچینە سەر مێزەکە دانیشین و وەک ئەها چۆن لە مەکتەب ئەسئیلەتان بۆ دانین و جواب بدەنەوە ئەبێ ئاها جواب بنەوە باشە ئامادەن دوودڵ نین ئەو ئیشاکەن یانی زۆر ئەتیادیە بڕۆن جوابتان نەدایەوە شتێکتان نەزانی لەسەرێکی هەیە ترکیتیانێنەوە خۆتاڵنجیتیانە ئەو پرسیارانەی ئامادەم کردووە 5 پرسیارە 5 پرسیار لەو ئەەکەم 5 پرسیار لە کاک عومەر زانین کێ زیاتر ئەتوانێت شتێکی باشتر بنووسێ و شتی زانیاری زیاتر هەیە لەسەر هاوسەرەکەی زمانی تەرکمەرک نییە هەر پرسیارێک دەی لەسرە باش دەبزان لەسەر پەنجایە زای چەنە هێنێ ئامادەن ئەگەر ناجح بووین خەڵاتی تیا دیاریتیا چیمە وڵی بەس لای ئێمە بە ساقیت بوون سزایە نازح بوو خواردنێ دەین خواردمانە دێن زۆر باشە باشە خۆشەویستانم ئەچمە ناو بڕوو ئەگەڕێم وڵاتان
ڕامۆلاتان پرسیارم بۆ ئامادە کردوون ئەمایان بۆ تۆ خۆشیان بۆ تۆ کە پرسیارەکانت بە ئاسان بێ ئەتوانن جوابدن ترکیتیان ترکیتیان نییە چۆنە بێت هەموو شتێک لای من ئەبێت زیزە لە هەموو شوێنێک 5 پرسیارێک تەرکە نانە 6 پرسیارێک تەرکە من 5 پرسیارم بۆ ئامادە کردوون بڕوا ناکەم ئەوەندە قورس بێ جوابنە اینجا ئەمە باسی خواردنەکەم بکەم ئێ بۆ خۆتان جوابی خۆتان بنەوە خواردنەکەم خستۆتە سەر ئاگر خواردنێکی ئاسان بوو و زووش دروست بوو قورس نەبوو و هەستەکەم زۆر خۆش دەرئەچێت تا ئەمان جوابی پرسیارەکە دەنەوە دوای ئەوە ئەچینە لای سفرە ئامادەکردن و خواردنەکەشم زۆری نەماوە ئەجا بزانین ئەم بە ڕێزانە چیمان بۆ نووسن هێشتا جوابی چیان نەداوەتن من پێم نەوتن سەعی بکەن ئاواتی تۆ زیرەکترە جوابی یەک پرسیاری نەداتەوە باشە جاری جوای پرسیارێکم مەدەوە هەستەکەم زۆر پێت قورسە شت مەسڕەوە ئەوە دەرەجەت لێشکێ ئەسایی قینە سوابەتەکە زۆرتان ماوە ئەزان چۆن چۆنیە هە لە مەکتەب بەڵێن جواب نەدەنەوە ئەسیرەکە لە دەست ڕاکێشم 5 دقەتان هەیە هەستەکەم پرسیارەکان قورسە بۆ لی کردوڵی لە ئەمتیحانێکە ڕەفیقەکەت نەیبینێ قۆفیەکەم ئەمە چێڵێ وەڵام نازانم چێڵێ نازای چێڵێ بێن ئەڵێ حەز دەکەیت خێزانەکەت چەندێک بڕاتە ماڵی باوکی حەزەکەی بڕاتەوە ماڵی باوکی یای بڕوا شەوێ دوو شەو لە ماڵی باوکی بێ چەندی جارێک بڕاتەوە چەندێک لێ بمێنێتی تر بە خۆت تعبیری کە بینوسە پێناسەیکە هەستەکانتمان بۆ بنووسە ئەنجام پرسیارانە بۆ خۆشە لەوانەیە نەتوانن ئەم قسانە بە یەکتری بڵێن یاخود باسییان نەکرد بێ پێکەوە لە ڕێی بەرنمەکەی منەوە کێشانیان بۆ حەلەکەی هەرچەندێک کێشە نیاوە هەر بۆ خۆشیە حەزەکەین بزانین چی لەسەر یەک ئەزانن یا چی کە بەیەکیانەوە تۆ لێرە بتوانن بە یەکی بڵێن ئەگەر عاجزیش بن ئاشتانەکەین عاجز نیت لی عاجزی لی دەباش بە زوو شەڕەکەی بەڵام زوو ئاشتی زوو شەڕەکەن شەڕەکەی قینە شەڕکردن مانای خۆشەویستی ئەوە زۆر تەبیعیانی ئەو خۆشەویستی من بینیم لە کاتی پرۆگرامە ئەو کفایەتە بۆی کە ئەگە هەموو ڕۆژێکی شەڕکە هیچ مشکلەتان نەبێت زۆری خۆشەوی ئەوە قورسترین پرسیار بوو لێم کردم خواردنی دایکە دیایی ئاواتی هاوات ئێستا منەوە زۆر قورسەلات ئەوە زۆر قورسەلات کامەیە شتێک حەزەکەی هەر بێت ئێستانی نەزم هەموو شتێکم بنووسە هەموو شتێکم هەیە داژنی دۆم نەکەی ناوێرم خەریکە بەرە کۆتاییە چین خێراکەن 1 2 3 بێ لە دەوە دەست پێ بکەم وەنیە نازانم چیتان بۆ بکەم ئەو بووە تەمەڵم زیزە ئەگەر ئێمە جوابی هەموو پرسیارەکان بینەوە باش ئەو شتێ ئامادەت کردو خۆتی خۆی من هیچ ئامادە نەکردووە نادگوت شتێکم بۆتان ئامادە کردو نەمود وتمەگە جای پرسیارێکم نەدەنەوە ئێساگە تۆ جای پرسیارێکم نەدیتەوە یاخود لە کاتی خواردن دروستکردنەکە پرسیارم لێ بکردنایە و جوابتان نەدایەتەوە ئەو کاتە ئەستا بۆ من جوابی پرسیارێک نەدەمەوە لێرە ئەو مشکلە نییە وتم باش جوابی هەموو پرسیارەکان بەمە خۆ دەشتە نەخۆشم ناتوانم هەموو شتێ بخۆم جەماعەت هەستەکەم زۆر تەمەڵ وا نابێت وەنی بینەران ئەوە چ 1 ساعتە شت نانووسن ئەڵێ قەت پرسیارتان لێ نەکراوە تا چەندت خوێندووە تاوات کردای تۆ هیچ بۆ ناسی و چی هیچ نانووسن بەردەوام بن ئاوات ئەو زۆر لە تۆ باشتر لەو پرسیاری یەکەم ها خەریکایکا بە هین داڕشتن هاتن دوور درێژە هەنێک کات جوابدانەوەی پرسیارێک لەوانەیە بەیەک وشە تعبیرێکی زۆری بکەی
پێناسەیەکی زۆر باش بکەی بۆیە تۆ توانین لەو پرسیارە ئێستا من ئەو پرسیارم پێ بڵێن بێگوشە جوابەتم دڵم تەقی ئاوات بۆ ناوی من جواب بمەوە لە جاتی تۆ ئەو بەتەما وشتم دەرخواردەیە خۆ ئەمە هەر ئەمە خەفەتە ئەمە خەفەتە دانیشتم بە دیارتانەوە تاو بژیت زیرە ئەم پرسیارە درەنگ وڵامدانەوەشی قورسە درەنگ وڵامدانەوەشی تاوانە کە ناتوانیت وەسفی بکەیت یا ئەوە تا وەسفت پێ ناکرێت پرسیارێکی زۆر قورسام بەڵام پرسیارێکی زۆر جوانە وانە بەڵام بەبیرمە نادت دایسم پرسیارێکی جوانە ئەسئیلەکەی ڕێک لە دەست چی؟ باش دەردەکەم با بۆم لای پرسیارەکانی جاو سەحشیانە دەی ئەوەی لێکم وەک مامۆستا باش پرسیاری یەکەم لە لای تۆ بەرپرسیارەتی خێزان چییە؟ کاک عومەر نووسێتی بەرپرسیارەتی خێزان زۆر گەورەیە بە تایبەت کە هاوسەرت هەبێت بەرپرسیاری زۆرترت هەیە باش ئاوات نووسێتی تەرک چۆنە بێ؟ تعبیر بووی نەبوو لەبەر ئەوەی کە قورسە یا زۆر قورسە هەوڵت داوە بەرپرسیارەتی خێزانەکە وەک خۆی جێبەجێ بکەی لەخوا بە زیادە بزە بۆیە شتێ بنووسی قینایەتیش دەرخوار نادەم لەبەری ماندووی بە ڕۆژووی باش ئەچوە پرسیاری دووە پرسیاری دووە مەڵێ کە شەرتان دەبێت بە گفتوگۆ چارەسەر دەکەن یاخود بە بێدەنگی کاک عومەر ئەڵێ بێدەنگی ئەویش ئەڵێ بێدەنگی هەر بژین ئەوە باشترین چارەسەرە کە دوو کەس عەسەبین شەڕیانە هاجە بنەوە دواتر قسە بکەن چەپڵە لێدەم بە خۆتان باشە ئەچینە پرسیاری سێم ئەڵێ ئەڵقەی هاوسەرگیری لە لای تۆ مانای چی دەگەێنێت لە دەستی دەکەی یاننا ئەدەی لە دەستێتی ئەتۆ لە دەستی ناکات چی دەرخواردەین نا هیچی دەرخوارمەدە چونکە هەر خۆی حەز ناکات بەو شتانە ینی ئەوە شەرتیە باش با بۆ بینەرانی ڕوونکەینەوە ئافرەتە بە ڕێزەکان خاتونە جوانەکان شەرت نییە مێردەکەتەگە ئەڵقەی لە دەست نەکرد مانای ئەوە نییە کە خۆشی ناوی یا لە دەستی ناکە وە کاک عومەر حەزی لە مسیلەوشت نییە بەس نێڵی هیچ لە دەستکە ئەگەویستی نێڵێت چەند جار بۆشم کڕیوە بە دیاری بەڵام هەڵی گرتووە لای خۆی بەڵام لە دەستی زۆر باشە ئەچینە پرسیاری چوارەم چ شتێک حەز دەکەی هەز بێت ئێستا نیتە هەموو شتێکی هەیە خێزانێکی جوان منداڵێکی جوانی هەیە لەوە زیاتر چیتێ شتێک حەز دەکەی هەت بێت ئێستا تۆ نیتە ئەوەی ویستی بێتم سوپاس بۆخوا بە دەستم هێناوە چی دویستەوە بە دەست هێناوە یەکێک لەوانە هەڵسەرێکی باش مناڵێکی زۆر جوان خاتەمە درێژ کات و ژیانێکی خۆش هەر لەش ساغ بن حەز دەکەی خێزانەکەت چەندێک بڕاتە ماڵی باوکی ئەی لەو پرسیارە حەزم لەو پرسیارانەیە یەک ڕۆژ بڕاتەوە ماڵ باشە یەک ڕۆژ زیاتر نا ئەگە بێ بە دووڕۆ بیریەکەی وەنیە ئەی تۆ بزانام چی نووسیەوە بەیەکەوە ئەڕۆین هەموو جارەکان بەڵام کێشە نییە ئەوە چی نووسراوە هەر کاتێک بڕۆی ئەگەر ئەو بڕا بە تەنیا کێشت نییە بەس بیریەکەی بەس بێکەوەڕن بۆ ماڵی باوکی هەردووتان پێکەوە ڕۆن باشە من پرسیاری کۆتایی بێ بە قیاس بڕۆنچینە ماڵەوە جارێکی لێ بچینە ماڵەوە گەنە بێ مشکلیان خوا بەجددیمان نا بەڵام ئەوان ئەڵێن بۆ نەهاتن بۆ ماڵێ من لەبەرەوەی من تاقانم باشە دایک باوکم زۆر زۆر ئاڵودەن پێێتەوە با بڵین باشە ینی ئەگەر بچیتە ماڵی باوکی وانێشتە ماڵی باوکی تۆ ماڵی باوکی تۆ تووڕابن تووڕە نابن بەڵام تعلیقێکردن گلەیەکەکەن گلێکمان لە کێ بووی جاروا بۆ تۆتنی لای چیان نەچێتینەوە بۆمان لە گونجاوە بێ دەنگی کاکە بووایان لێگەم بە قوربان ئەبێیتر لە ئەو من لێرەوە پێیان ئەڵێم تکایە وازیان لێ بێن قەیچێکە ئەبێ کە بچون بۆ ماڵی باوکی ئەم بچون بۆ ماڵ باوکی تۆش یەکسانی هەر باشە ینی
هەم دڵی ئەو هەم لەبەر دڵی تۆ لەبەر دڵی ئەوانیش 4 ساڵە کێشەمان بۆ دروست نەبووە ئاواهی هەڵسەنگیەکەمان ڕاگرتووە ئەی دەخوا بە زیاد بێ هەر پێکەوە بن هەر دڵخۆش بن ئێستا نزیک بینێتەوە لە کاتی بەربانک هەستەکەم زۆر ماندوو بوون زۆریش برسیتانە و توریتانە زۆر چینە باشە خۆشەویستان ئەچمە لای جا خوا خواردنەکە خۆش دەرچوو بێ ئای بە میوانم هاتۆ لە کەرکووکە و خواردنەکە خۆش دەرنەچێ چی بکەم ئەگە خۆش بێ باسیەکەن ئەڵێن خۆشە بەڕاستی ئێڵم باش لە کاتی تامکردن بەڕاستی باش خۆشەویستان ئەچمە لای ناوبڕ و ئەگەڕێمەوە لاتە ئەزیزان و خۆشەویستانم دوایی تەوابوونی سفرەکەم گەڕامۆلاتان داواکارم لە خوای گەورە سفرە و خوانی هەموو لایەکتان ڕازاوە بێت نۆژ و ڕۆژی هەموو لایەکتان قبول بێت خواردنەکەمان ئامادە بوو میوانەکانم زۆر ماندوو بوون لەگەڵما ئەمەوێ باسێکی خواردنەکەتان بۆ بکەم کولەکە و باینجان و بیبەرەکە دوای ئەوەی برنجەکەم تێکرد بە دەرزی و دەست و دووریمەوە و ئەو شلم بۆ ئامادە کرد و کولەکە و باینجان و تەماتە و بیبەرم لەگەڵیا بەکارهێنا زۆریشم برسیە اینجا ئەچینە کۆتای پرۆگرامێکی زۆر تایبەت بوو لەگەڵتان زۆر دڵخۆش بووم زۆر ماندوو بوون لەگەڵما هەردوولاتان دواوتەی خۆتانم پێ بڵێن و ئەچمە کۆتای پرۆگرامە بێ ڕۆژەکەمان بشکەین فەرمو ئاوتکە دەستەکان خۆش بێ پرۆگرامەکە زۆر جوانە من زۆر دڵخۆش بووم کە ئەمڕۆ بۆ یەکەم جار یەکەم پرۆگرام لەگەڵ تۆ بم بە قوربانە بم بە خێراتی گەورە سەرکەوتنت بۆ خوازم ئینشەڵڵا بەرەو کاری باشتر قوربانە بم زۆر سپاس هەروەها بۆ تۆش کاک عومەر گەورەت کردین بەخێر بێ سپاس دەست خۆش بێ بۆ خواردنەکەش عەزەتت خوارد قوربانی بە خێراتی سەرچاو هیوای سەرکەوتن بۆ خوازم بۆ پرۆگرامەکە زۆر سپاس سەلامەت بی و زۆر دڵخۆش بینیم ڕۆ لەگەڵ تۆیە خواردنێکمان دروست کرد خێر هاتن سەلامەت بی سپاس دەستان خۆش بێ بە خێر هاتن ئێستان خواردنەکەکەم سام ئەگەر ناخۆش بوو ئەڵێم ناخۆشە ئەڵێم زیزە نازانێ خواردن دروستکە بەڵام ئەگەر خۆش بوو ئەڵێم خۆشە باشە کاکە ڕازیم فەرموو ڕۆژەکەتان بشکێنن خوورماکە کو ئەو خوورماکەیە فەرموو بزە بە کاک عومەر خۆش